ناوچەکە لە بەردەم قۆناغێکی زۆر هەستیارە بە قۆناغێکی زۆر گرژ و ئالۆزیدا تێدەپەڕێت و ئەم گرژ و ئالۆزیانەش دەتوانم بڵێم دەستی دەوڵەتانی ئەقلیمی دەستی دەوڵەتانی نێودەوڵەتی دەستیان هەیە و دەکرێت لە باشووری کوردستانیشەوە لە هەر چاپارچەی کوردستان کورد وەکو هێزێک هەرچەندە دەوڵەت نییە بەڵام دەکرێت وەکو هێزەیەکی ناوخۆیی لەسەر ئاسی ناوچەوی لەسەر ئاسی نێودەوڵەتی ڕۆڵ بگێڕێت بە دڵنیاییەوە ناوچەکە لە سەدەی 21 لە بەردەم گۆڕانکاریەکی جوگرافی لە بەردەم دیزاینێکی جوگرافی سیاسی دیسانەوە دیزاین دەکرێتەوە پێویستە لەم قۆناغەدا پارتە سیاسەکان لە هەر چوارپارچەی کوردستان یەکێتیەکی نەتەوەی دروستکەن کە بۆی بتوانین جێدەستیان لەم دیزاینەی کە لە داهاتووە دێتە پێش جێدەستێکیان هەبێت کە لە بەرژەوەندی خۆیاندا دای ڕێژدەوە لەم ململانیە و لەو دیزاینە دەبێت ئێمە وشیاری ئەومان هەبێت دەبێت پارتە سیاسەکان وشیاری ئەوەیان هەبێت کە دەوڵەتە ئەقلیمیەکان بە تایبەتی دەوڵەتی تورکیا ڕۆڵێکی زۆر خراپ دەبینێت کە دەوێت جێدەستی خۆی هەبێت لە بەرژەوەندەکانی خۆی و لەبەر ئەوەش لەکە لەسەر حسابی ئەم ستاتوەیە کە لە باشووری کوردستان هەیە بە تایبەتی ئەم ستاتوەیە تێکدا هەڵی وەشێنێتەوە ئەمەش ئەجێندای ئەوەیە کە ئەو میساقەمیلیەی کە 100 ساڵ لەمە پێش دەیە دیسانەوە ئەم میساقەمیلیە بێنێتە پێش لەسەر حسابی بەرژەوەندی کورد لەسەر حسابی ئەوەی کە ئەم ستاتوەیە لە باشووری کوردستاندایە نەمێنێت بۆیە ئێمە بۆ خۆمان من وەکو ئەندامێکی کۆنگرەی نەتەوەیکەنەکە ینی ماف بۆ خۆم دەدەم کە بتوانم لێرەوە ئەوە داوا لە پارتە سیاسەکانی باشوور لە هەر چوارپارچەی کوردستان لە پارتی دیموکراتی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە برایانی پاکەکە کە ئەبێ ئەم هۆشیارە سیاسیان هەبێت بە دڵنیاییشەوە من دەزانم کە ئەو شاریان هەیە کە ئەوانیش لە چوارچێوەی ئەو گەمەیە بزانن چۆن گەمە دەکەم چۆن یاری ئەو سیاسەتەی کە دەوڵەتی تورکیا چۆن فەشەل پێبێن چۆن هەڵی وەشێنەوە هیوادارم ئەو یەکێتی نەتەوەیە هەبێت و لێرەشەوە داوا لە سەرۆک کۆماری عێراق دەکەم کە وەکو بە پێی مادەی 67 دەستوری 2005 عێراق کە مافی ئەوەی هەیە مداخەلە بکات کە ئەو ئەرک و بەرپرسیاتی ئەوەی هەیە کە خاک و یەکێتی خاکی عێراق بپارێزێت مداخەلە بکات و لێرەشەوە من داوا لە هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێمی حکومەتی هەرێمی کوردستان دەکەم وەکو سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان وەکو سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە پێویستە هەڵوێستی جدیان هەبێت ینی ناکرێت براکانمان لە زیینی وەرتێ لولەی فەنگەکانیان گرتوتە لە بەرامبەر یەک داناوە و ئەم بێدەنگیەوە من دڵنیام نەخوا نەخواستە ئەگەر هەر گرژێک دروست بێت ڕەنگە نەکرد ئەم ستاتوی کە ئێستا لە باشووری کوردستاندا جێگیر بووە دەبێتە هەڕەشە بۆ هەر سێ پارچەکەی دی دەتوانم بڵێم بۆ ڕۆژ ئاوای کوردستانش بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش کە ئێستا دەوڵەتی تورکیا بەرژەوەندی لە ناوچەکە هەیە دەیەوێت لە ئەنجامی ئەو ملمالانەیە و ئەو شەڕی کە بە ئەجەندای خۆی ئەوێت دروستی بکات و لەوێت دەرفەت وەرگێت و دەستێوەردان بکات و ناوچەکە ئەم ستاتوی لە باشووری کوردستانە لەباربێت دەتوانم بڵێم ئەو هەڵوێستەی برایانی پاکەکە هەڵوێستێکی باشە هەتا ئێستا هەڵوێستێکی زۆر ئیجابیان هەبووە کە داوا دەکەن لە هەموو لایەنەکان لە بەتایبەتی لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەڵوێستیان هەبێت ئەوان ئامادان لە ناوچەکە ئەو لەو ناوچەیە گرژی و ئاڵۆزی دروست نەکەن بەڵام گرنگ ئەوەیە لە بەرامبەر ئەوە وەڵامدانەوەی ئەم پاکەکە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان چ ڕۆڵێک دەگێڕن ینی پێویستە ئەم وشاریان هەبێت کە مەترسیەکە تەنها بۆ سەر پاکەکە نییە باڵکو ئەجەندای دەوڵەتی تورکیا ئەجەندای حکومەتی ئاکەپە و مەهاپە داگیرکردنی باشووری کوردستانە دەستبردنە بۆ هەموو پیرۆزیەکانی باشووری کوردستان و بۆ هەر چوارپارچەی کوردستان دەوێت لە ڕێگای ململانیەکان و لە ڕێگای ئەو شەڕ و ئاڵۆزیی کە دەوێت بیخاتە نێوان براکانمان دەرفەت وەرگێت و دەستێوەردان بکە لە باشووری کوردستاندا ئەم ستاتوی کە هەیە هەڵی وەشێنێتەوە